بەری بیسەرانی خۆشەویست لە ڕادیۆ سەلام لەسەر شەپۆری 94.3 دوێنێ کۆنفرانسێکی گرنگ لە هەولێری پایتەخت سازکرا بەڕێوە چوو کە کۆنفرانسی نێودەوڵەتی پەروەردە و فێرکردن بوو بۆ ئاستی قوتابخانە کە پێک دێت لە باخچە بنەڕەتی و ئامادەیی بێگومان چەندین لایەنی گرنگ پشتگیری ئەم کۆنفرانسەیان کرد یەکێک لە بەشداربوانیش کاک ساکار ئیسماعیل کە بەڕێوەبەری بڵین قوتابخانەکانی ئیشقە لە هەولێر ئەمڕۆ جەنابیان بۆ ئێمە دەدوێن دەربارەی کۆنفرانسەکە و گرنگی ئەنجامدانی ئەم کۆنفرانسە. کاک ساکار لەسەرەتە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمە بەخشی و ئەگەر بڵێن ئەوەی دوێنێ ئەنجامتاندا چی بوو، ئامانج لە سازکردنی ئەم کۆنفرانسە چی بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوەی جێگە ڕاستیە کۆنفرانسەکەی ئەو ڕۆژی دوێنەمان کە زاماندا لەسەر لە بواری پەروەردە و فێرکردن بوو، بە تایبەت پەروەردە دوای کۆڤید 19. ئەو کۆنفرانسێک کە سازکرا لەلایەن کۆمپانیای ستێرینجی بەریتانی بوو کە بە هاوبەش لەگەڵ زانکۆی کامبریج و سیتا ئەنگیلس و جیمس بۆ پەروەردە بوو، ئەوان ڕێژان خست بوو لە چەندین شوێنی جیاجیە و تاربێژان سینۆ و تاربێشی جیاجیە بەشداری تێدا دەکەن کە بۆ ماوەی 2 ڕۆژ دەخایەنێ. ئەوەی کە دوێنێ ئەنجامماندا لە ئۆنلاینەکە بوو ئۆفلاینەکە بوو کە پرۆگرامی کردنەوە بوو کە بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و بەڕێز پارێزگاری هەولێر بەشداریان تێدا کرد. ئەوەی تر ئۆنلاینە ئەو وتارانێکە دەدرێت بە 3 زمانی جیاواز بە کوردی و ئینگلیزی و عەرەبی دەبێت. طبعا ئەوەی کە کراوە بە حکومەتێکە ئۆنلاین بوو بۆ دەرەوەش کراوە کە مەحەزەمان کرد زیاتر لە 63 وڵاتی جیاجیە بەشداریان تێدا کردووە، ئەوانێک کە ناوی خۆیان تۆمار کردووە لە نزیک زیاتر لە 4000 مامۆستا بەشداریان کردووە. ئەو کۆنفرانسە بۆ مامۆستایانە کە بەشدار بکەن بۆ ئەوەی مامۆستایان ڕاهێنانێک بکەن بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەو پرۆسەی دوای کۆڤید 19 کە لە قوتابخانەکان جێبەجێ دەکرێت. بەڵێ کاک ساکار، هەروەکو دیارە لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا سێکتەرە گشتەکان لە جیهان زیانی زۆریان پێکەوت، بێگومان سێکتەری پەروەردەشتێک بوو لەمانە. لەم کۆنفرانسە چۆن باسی ئەمەکرا، چۆن دەتوانرێتن قەرەبووی بڵێن ئەم زیانە بکرێتەوە لە داهاتوودا؟ بەڵێ بێگومان هەروەک بەڕێزتان باستان کرد کۆڤید 19 پەتای کۆرۆنا کاریگەریی زۆری لەسەر هەموو سێکتەرەکان نابوو، بەڵام ئەوەی کە زۆر تاسیر بوو بۆ کۆپەتایە ئەویش سێکتەری پەروەردە بوو سەراحەت لە گشتی و تایبەتەکان بە هەماشەوە زیانێکی زۆری بە کەسی پەروەردەگەیاند. تا ئێستا پەروەردە ئەوەی کە فێر بوو بۆ ڕاحات بوو لەسەری دیتنی چاو بۆ چاوی قوتابی و مامۆستا بوو، بەڵام لەگەڵ هاتنی ئەو پەتایەی تر قۆناغەکە گۆڕاو چووینە ناو قۆناغی ئۆنلاین، پەروەردەی ئۆنلاین. ئەوەش هیچ کەسێک وەکو هەڵبژاردەوە هەڵنابژێرێ، بەڵام لە حاڵەتێکی وەکو پەتای کۆڕۆنا بە ئیتباری ئەم لایەنە هەڵبژێردرا. بێگومان تەسیرێک و کاریگەریەکی زار زۆری هەبوو بە تایبەت بۆ قوتابیان ئەوانێک کە خوار 12 ساڵن لە لایەنی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیش تەسیرێکی زۆری هەبوو، چونکە نەیان دەتوانین لەگەڵ قوتابیەکانی تر تێکەڵاو بوون، نەیان دەتوانین لەگەڵ مامۆستا تێکەڵاو بوونێکە بێ زیاتر بە ئۆنلاین و بەرامبەر سکرینێک و شاشەیەک تۆزی ئەو کێشەیە بۆ دروستکردن، بەڵام بەگشتی توانرا ئەم مەرحەلەیە وردە تێپەڕێنرێت. ئێستاش ئەو لە هەروەکو دوێنێ لەو پرۆگرامەکە بەڕێز وەزیری پەروەردە ئاماژە پێکرد کە پلانیان هەیە بۆ ئەوەی قەرەبووی ئەم بۆشاییە بکرێتەوە بۆ قوتابیان. پێوان بۆشایەکی گەورەیە چکە دەتوانرێت بۆ ماوەی 2 ساڵە قوتابیانمان نیو ساڵ دەخوێنن، ساڵی تەواویان نەخوێندووە، دەکرێت بۆ ساڵانی داهاتوو پرۆگرامەکان سەرتر بکرێنەوە. ئەو با بڵێن پشوانێکە لە خلالی ساڵێکدا هەیە پشوەکان کەمتر بکرێنەوە بۆی بتوانن ئەو بۆشاییەکە دروست بە لایەنی پەروەردە و فێرکردنە بتوانن تاویزی بکەنەوە و قەرەبووی بکەنەوە. بەڵێ کاک ساکار، ئەوەی ڕاگەیەنرا زیاتر لە 3500 بەشدار بوو لە
1350 پەیمانگە و لە 63 وڵاتی جیاواز خۆیان ناونووس کردووە بۆ بەشداریکردن لەم کۆنفرانسە. گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسە بۆ داهاتووی سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە وەکو پێشترش باسمان کرد ئیتر پەتای کۆڕۆنا و کۆڤید 19 تر واقعەکە دەبێ ئێمە خۆمان لەگەڵی بگونجێنی شتێک نییە کە خۆمان لی دەرباز بکەین ئیتر لەنا ئەو واقعیدەیە بۆیە ئێمە دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین خۆمانی بۆ ڕابهێنین بەپێی ئەوە پەروەردە بەردەوامی پێ بکەین ناکرێت پەروەردە بۆستێ و چاوەڕێی تەواوبوونی پەتای کۆڕۆنا بکەین هەرچەندەوەی کە تەخمین دەکرێت لەوانەیە چەندین ساڵی تریشی پێ بچێ ئەو پەتایە لەبرەوە ئێمە سەرەتا چۆن بتوانین مامۆستایانمان ڕابهێنین بۆ ئەم سیستەمی ئۆنلاینە بتوانن ئەو پەیامێکە هەیە نەبیگەین نە قوتابیەکان ئامانجی کۆنفرانسەکە بەگشتی ئەوە بوو ئێمە ئەوانەی کە ئاراستەمان کردوون بۆ ئەوەی بەشدار بن لەم کۆنفرانسە زیاتر مامۆستایانن بە تایبەت مامۆستایان و جگەلەوەش ئەو قوتابیانەی کە لە قۆناغی کۆتایی دەخوێنن لە زانکۆکان لە بەشی پەروەردە کە ساڵی داهاتوو دەبنە مامۆستا ئەوان بەشداری بکەن لەم کۆنفرانسانە لەم وتارانە بۆ ئەوەی ئامادەکاریان هەبێ بۆ ساڵی داهاتوو بتوانن پێشوەختە ڕاهێنانێک وەربگرن پاشان بچنە ناو سیستەمی ئۆنلاینی سیستەمی پەروەردە. بەڵێ بەڕێز ساکار ئیسماعیل بەڕێوەبەری قوتابخانەکانی عیشق لە هەرێمی کوردستانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم زانیاریانە. زۆر سپاسان دەکەین دەستان خۆش بێت.